بعد أن حدد البرنامج الحكومي موعد الانتخابات المحلية القادمة. دوای ئەوەی حکوومەت هەڵبژاردننی شارەوانیەکانی بۆ پێش کۆتایی ئەم ساڵ دیاری کرد، هەموو لایەک دەزانن هۆکاری بەڕێوەبردننی هەڵبژاردنێکی سەرکەوتوو ئەرکی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانە. نووسینگەی کەرکووک لە هەموو هەڵبژاردنەکانی پێشوودا لایەنگری کردو و شکستی هێناوە لە بەڕێوەبردننی پرۆسێکی شەفاف کە جێی ڕێزی هەموو لایەنەکان بێت. هۆکاری ئەو شکستانەش قۆرەخکردنی بەڕێوەبرێتی نووسینگەی کەرکووک بووە لە ساڵی 2005 تا ئێستا لەلایەن نەتەوەیەک و یەک حزبی دیاریکراوەوە. سەرڕایەوەی کە چەند کەسێک لەو پۆستەدا گۆڕاوە، بەڵام لایەندارەتی کردنیان بۆ یەک نەتەوە سەلمێنراوە. ئەوەش مافمان پێدەدات داوای بنەمای دەستا و دەستکردنی دەسەڵات و بەشداری پێکردنی سەرجەم پێکاتەکانی تر بکەین لە بەڕێوەبردننی ئەو نووسینگەیەدا کە پێشێلکاریە یاساییەکانی زیاد کردووە و سەرپێچی سیستمی ناوخۆی کۆمیسیۆنیشی کردووە. لێرەشدا پرسیار لە ڕۆڵی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران و دەستەی چاودێری و دادگا دەکەین لە چاوپۆشیان بەرامبەر ئەو دۆسیە گرنگە. أعضاء مجلس النواب والأجهزة الرقابية والقضائية وتغاضيهم